داپیرەی دەڵێ ماندوو دەکاتنەوە داپیرەی چووە پەلکەنانمان بۆ بینین دەرکەکەم لەسە قەبات نەکەی پەلکەنانی دەکڕین چە جوان پەلکەنانتان نییە ئەم جۆرە ینی وەک بڵێ وەک کولتورێکی لێ هاتووە لە زۆربەی پرۆژەکانیش ئاوایە پەلکەنانی دەکڕین پەلکەنانی دەکڕین داجان باشی دەست ماز دەکەن سەلامەت گیان پەلکەنانتان نییە ئای دەستەکانت خۆش بی دەبێ مەودایەکی زۆر بگەڕێ بەرهەمەکەشت کەمە ئەی مارد ئەوە بیاڕەبی ئارد و ساواریش ینی لە ئاشەکە پارە دەکاتن پەلکەنانی دەکڕین ئاردی دەکڕین پارچەنانێک بی ئەوەن دەبی لەگەریان نەکردمە پارچە ئەفتەش سارە چیژەکەم لەو گۆڕێکەتیە لە بەرنمەیەکی تری قورجی شێر هاتوون پیشەیەکی تر تاقی بکەمەوە ئەمیش پیشەی چییە پیشەی کۆکردنەوەی پەلکەنان یاخود وردکەنان پەلکەنانەکە کۆ دەکەینەوە کۆڵان بە کۆڵان و شەقام بە شەقام دەگەڕێن بۆ کۆکردنەوەی پەلکەنان و زۆربەی ماڵەکانیان ئەوەیە لەبەر دەرگا دایدێنن یان ئەوەیە دەیفرۆشنەوە دواتر دەیبینە ئاش و لەوێ دەیگۆڕینەوە بە پارە من لەگەڵ مام تۆفیق ئەو ڕۆژانم داوەتە بەر ئەم کارە و بێکەوە کۆڵانەکان دەگەڕین و شەقامەکان و گەڕەکەکان دەگەڕین پەلکەنان کۆ دەکەینەوە تا بابزانین تا کۆتایی کارەکە دەتوانین بڕی چەند پەلکەنان کۆ بکەینەوە و دواتر بای چەند بێت یعنی ئیشی ئەو ڕۆمان بای چەند پارە بێت لەگەڵمان بن ئاردی دەکڕین شەکری دەکڕین پەلکەنانی دەکڕین 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 یعنی ئەیدی ئەوە بچبرێ بانگەشەیە لە بۆ دەبێ عادی بانگەشەی لەبەرەوەی عالەمە شار بیتەوە کە هاتوو ئەو تشت دەوێ ینی پەلکەنانت دەوێت بەرێ ئێستا بە بەراورد بە ساڵانی پێش و ئەوە نییە بزانام پێشتری لەگەڵ خێدەیان گۆڕیەوە بەرێ ئاردی دەکرین پەلکەنانی دەکرین مام تۆ بێت ئەوە گەڕەکمان بڕی هێشتا شەش گەڕە شکەمەیە کە ئەمە بیبڕین ئەوەی دی شەودا ئەوە بەس کاتی سەرەتای کارەکەیە هێشتا ئەوە کەیمایە بنەکەی مایە یەک کیلۆ پەلکەنان کە نرخەکەی 300 دینارە 300 دینار با سەبر ڕێ بکەین و ئیدی من ئەوڕۆ شاگرد بوومە و ئیشی دوو دەکەم جا ئەم جۆرە ینی وەک بڵێ وەک کولتورێکی لێ هاتووە لە زۆربەی پرۆژەکانیش ئاوایە لە گەڕەکە شعبیەکانیش تا ڕادەیەک ئێستا ئاوا دەکەن ئەو پەلکەنانەی کە هەیتیان ینی بە دەرگاکانەوە دەکەن دەبووی ئەو کەسانێک کە وەک مام تۆفیق پەلکەنان کۆ دەکەنەوە بێن و سوودی لێ بینەوە بەشێکیش هەیە بەشێکیش هەیە کە مام تۆفیق ئاماژەی پێدا پەلکەنانەکەت پێ دەفرۆشن مەسەلەن لەوانەیە فەردەیەکت بە 500 دینار پێ بفرۆشن یان بە 1000 دینار پێ بفرۆشن کە تۆ ئەگەر فەردەیەک بە 1000 بکڕیەوە یەک فەردە ئەگەر بە تەواوەتی ینی دای ببەستیەوە 10 کیلۆ بیتن اینجا دەکاتن 3000 ینی یەک فەردە 10 کیلۆ پەلکەنان دەکات 3000 کیلۆی بە 300 دینارە قەبارەکی زۆر اینجا دەکات 10 کیلۆ داجان باشی دەست ماز دەکەن سەلامەت گیان پەلکەنانتان هەیە وەتیان ئەو مارە مریشک و شتیان هەیە لەوانەیە پەلکەنانیان قەڵتان سات بیاڕێ سەلامەت بڕۆ کندا پیرەی باشە بڕۆ کاکە نیات بڕۆ ئەوە
داپیرەی دەڵێ ماندوم دەکاتنەوە داپیرەی چووە پەلکەنانمان بۆ بینی دەرکەکەم لەسە قەپات نەکەی سەدای دێتەوە باشە؟ ئای دەستەکانت خۆش بی هەر ڕست و ڕۆزیتان زیاد بکە یا ڕەبی زۆر سپاس دەکەم مارتان ئاوا بیا ڕەبی بە درێژایی یەک کۆڵان لەم سەرتا ئەو سەری کە ینی بە دیاریکرای برم چەند ماڵ لەبوو لەوانێ هەفتا هەشتا ماڵ ببێتن تەنها توانیمان چەند ئەلاگا کۆکەینەوە ئەمە هەروەها ئەمە لەگەڵ ئەم پارچە سەمونە شە پێدای ینی بە درێژایی کۆڵانێکی 600 مەتری یاخود 500 مەتری تەنها توانیمان دوو ئەلاگا پەلکەنان کۆ بکەینەوە اینجا ئەوەیە کە کارەکە ینی ناخۆش کارەکەی لێ چییە دەبێت مەودایەکی زۆر بگەڕێ و بەرهەمە کەشت کەمە ینی ئەو شتێکە کۆی دەکەیتەوە کەمە ماوەی دوو کات ژمێرونیوە تا ئێستا سێ گەڕک گەڕاوین ینی کۆڵان بە کۆڵانی سێ گەڕک گەڕاوین تەنها توانیمانە کە بەشێک لە ئورتکەنان یاخود پەلکەنان کۆ بکەینەوە جا ئەم بابەتە چۆنە ئی پەلکەنان ینی بەعزە کەسێک هەن کە دەیفرۆشن وە کەسانێکی تریش هەن کە هەر ئاوا ینی با بڵێن بەو کەسە دەدەن کە کۆ دەکاتەوە یاخود بە دەرگاکان وە دەکەن بە دەرگاکانی ئەوشەوە دەکەن هەر بە خۆڕای دەیدەن بەو کەسانی کە کۆ دەکەنەوە و بەشەکەی تریشی ئەوەیە کە دەیفرۆشێت مەسەلەن با بڵێن ئەلاگەیەکی ئاوە یان دوو ئەلاگەی ئاوە لەوانەیە بە ڕوبعێک بفرۆشێت کە یاخود بە خوێ بیگۆڕێتەوە وەڵام مام تۆفیق تەنها کۆ دەکاتەوە ئەو کەسێک کە بفرۆشێتن لێ دەکردەوە هەر بەردەوام دەبین لە کارەکە بابزانین تا کۆتایی کارەکە ینی چەند پیا دەکەین بەو کۆڵان بە کۆڵانە و ئەمڕۆ من هاتوم بەس یارمەتی تۆ بدەم وەکو پیشەکەش تاقی بکەمەوە لە بەرنامەی قورجی شێر با ئەتوو ماوەی 8 ساڵە چەندە کە ئەو کارە دەکەی ماندووبی با ئەوڕۆ من ماندوو بم لە جێگەی تۆ ئەی مارد ئەوا بیا ڕەبی خوا دەست بە باڵتان بگری و ڕسق و ڕۆزیتان زیاد بکاتن مارتان ئەوابی مەمنونی دەستەکانت خۆش بیتن زۆر سپاس جا جگە لە پەلکەنان یاخود دوورکەنان ئارد و ساواریش ینی لە ئاشەکە پارە دەکاتن ئەمێ ئەگەر مەسڵ ماڵەکان ئەوەش بێنن هەر دەبێتن پەلکەنانمان دەوێ پەلکەنانمان دەوێ پەلکەنانی دەکڕین ئاردبایی دەکڕین پەلکەنانی دەکڕین چە جوان پەلکەنانتان نییە پەلکەنانتان نییە نازای قسەی بکاتن پەلکەنانی دەکڕین پەلکەنانی دەکڕین پەلکەنانی دەکڕین پەلکەنانی دەکڕین ئاردی دەکڕین پەلکەنانی دەکڕین ئاردی دەکڕین شەکری دەکڕین پەلکەنانی دەکڕین ئاردی دەکڕین وڵاگەر هەیتان دا هەندێکمان لە بۆ بینا دەبڕۆ لاس ئاگات لە خۆ بسمینا وڵای ئەوە بینە ئەو ئەلاگەش بینە ئەو چەند دەبی ماما؟ ئەوە چەند؟ ئەوە نیم چوو ئەوش چەندە؟ دەکات چەندیان بدەینێ؟ برێ 2 کیلۆ دەکات چەند؟ ڕباکت پێ خوردە بیدێ؟ باشە مام تۆ ئەوە بە هەردوو چیوە چیلوەیەکە چیلوەیەک یان دەکا 3000 دەکا 300 دینار؟ 350 دینار یعنی ئەگەر بتەوێ 10,000 ئیش بکەی دەبی 10 کیلۆی ئەوها 10 کیلۆی ئەوها ئەوجا دەکاتە ئەوەندەکە ئەوجا دەکا 3000 یعنی 20 کیلۆ دەکا 6000 عادی 20 کیلۆ دەکات 6000 یعنی ئەو پەلکەنان بەخۆ دەزانم قەبارەکەشی سووکە بەخۆی قەبارەی سووکە بەس بە تەڕی قورسە بەشیدی کە هیچی دەکەیەوە هیچی لەناو نامیتەوە حەز دەکەی دەفەر دەیبینی ناکاتە ئەوەی ئەوەندەی کە
بقدر قرصاني وقدر فرسادي عادي چونکە بۆ دەزانم قەبارەکەی سوکە یانی دەبێ بە ڕێژەی عادي. زۆر کۆ بکێەوە ئەوجا وەکەش عادي کەمە وەزنەکەی دبي هورد كيوا ینی دەبی ئەو وردیشی کرد عادي لەبەروەی جێ زۆر دەگرێ عادي قباركي بيبسي نبر زي خفيف بيجري باشە مام تۆفیق ماوەی چەند ساڵە بکارە دەکەی من تقريبا نزشي 14 صار لي ینی بژێوی خێزان و ماڵ و ئەوەی کە بۆت باس کردوتەوە ینی منداڵی کەمەندانشی هەیە بەس بۆ پیشەیە انا ژیانی دابوو سيدي زياتر منيا ما عندي زياتر هاي پیدا دكم او عندي بيجي جانا كمان من مصر باسی منداڵێکی کەم ئەندامی بکەیت عم او من دارم بري كمان داما كمان بيداوستيا بخوي بس غير معاش خوي نبي سينيا کە 100,000 چەندە 150,000 اويش باش خويناك باش خويناك باش حفاظك اسم شهر بارتشي با 20,000 عادي ئەی بەخۆی- منداڵەکان ناتنە قوتابخانە و شێت یان دوو من دارم لەستە قوتابخانەی کوڕەشیشم لەگەر خۆیتم ژنم نمۆهینەیە پەیوەندی بە من نەمایە ڕاستە ئەوە بژێوی ژیانیشی لەسەرمدا ئیویش لەسەر هەر بۆ 4,000 ڕۆژانە پیاەکەی ئەمە لەگەر منداری خۆم ئەوهان نیمە هەر پارچەنانێک بی ئەوەن دەبی لەگەریان نەکەرمە پارچە نیایەکەمە دوولەت بەشەکنەوە بەشەکنەوە لەگەر منداری خۆم ینی ئەگەر 3,000 ئیش بکەیت نیوە بۆ ئەوانە نیوە بۆ 3,500 لۆوی 1,500 فقط یعنی هەر ئەو ئیشێکە بەری ڕۆژانە ئەوەن ئەو پەلکەنانە بەری ئەوە زیاتر لە ماڵەکان ئاوا پێ دەدەن یاخود دەبێت ئەمێ ئەم بخۆم لێرە پێدا دەچم هەتاوەکو دارەت و مار بە مار بەلایکەمی هەش گەڕک دەبڕی کاری هەژگەڕە چیە زیاتر لێرە هەتا دارەت و حساب کرد بەس ئەتوەتا دەگەیە ئەوەی دایرە کارەبای ئەوەی چی پێ دەرێن ئازادی لێ هەتا دەگەی بیزگەڕەکە هەتا لەوێش بەسەر دەکەوی دەستیۆ زادێک کەرکوچێ لەوێ دەچۆ گەڕەشی ڕووناشی لەوێش تقریبا 5-6 گەڕەکە هەتا دەچی لێ زۆر دەکات دەچێ وێندەر و پاشان دێمەوە ئەوجا لەوێش ئایا 10 چیلۆ بەدەست دەکەوییانەنا کە 10 چیلۆ دەکا 3,000 10 چیلۆ عادی 3,000 هەر ئەوەندەیە زیاتر نییە نییە یعنی ئەو ڕۆژەیە ئەگەر 10 چیلۆت بەدەستکەوی باشە زۆر باشە ئەو هەفتەش سارە چیژەکەم لەو گۆڕێکەتیە نەمتوانیا عارەبانەی لەوە بکڕم عارەبانێک خێرخوازێک لە بۆی میهینە ئەویش لەسەرم دانا یەکسەر شکە کەلچینە بەری تووچی وەزنیشی قەرە بوو لەو کاتی بەس ئێستا زۆر زای بووە ئێستا عارەبانەما بەری ئێستا لەسە عاردیە دایشت ئەگەر مەسەلەن بیبەنە دەرەوە ئەوانە ناتوانن آخر ئەگەر بیبێ دەرەوە دەوی بە عارەمانی بیبەی ئەگەر ناو چیدی خۆلۆ گۆڕێدانانیشی لەو گۆڕێدا بنیشین خۆش دەکەوی ئەوە یەک هەوای پێ بکەوین خۆش دەکەوی یەکەوە ئێستا بەخۆی لە تەیشتە من پارداتەوە هەر بەعاستم هەوایەک بێ شەوانەش لەگەڵ تۆ من لێرە ما ئەو لێرێ من وشی ئەوەی خزمەتی دەکەم هەر هەوایەشی بێ
ئەوەن خۆش کرد مام تۆفیق منداڵی بچووکە یان ناوەندی ناوەڵا لە دوای نوبەرەیە بەس لەبەر ئەوەی کەم ئەندامە ینی عادی تایبەتە لەلای هەری وەڵا لە هەمواشم خۆشتر دەبێت ئەو جەبا لە قەپانەکە بچێشین هەموماندانە بزانین دەکات چەند ئێستا 10 کیلۆیە 10 کیلۆ لەسەر 300 دیناری دەکات 3000 ڕنج و ماندووبوونی من و مام تۆفیق کە زیاتر لە 6 کاتژمێرونی و لەسەر شەقام و کۆڵان و واروها گەڕەکەکان گەڕاین و سوڕاین و لە دەرگای ماڵەکان وردکەنان یاخود پەلکەنانمان کۆ کردەوە تەنها کردی 3000 ئەمە ئەو 3000 ڕنج و ماندووبوونی تەواوەتی ڕۆژێکی من و مام تۆفیق لە بەرنامەی قورجی شێر کە کۆڵانەکان گەڕاین وردکەنانمان کۆ کردەوە جا بێنە بەرچاوی خۆت گەر خێزان و هەروەها خانەوادەیەکت هەبێ کە بژێویان لەسەر کۆکردنەوەی وردکەنان بێت دەبێت ئەم ژیانە چۆن بێت وە جگە لەمەش گەر منداڵی کەم ئەندامیشت هەبێ یاخود خاوە پێداویستی تایبەت ئەمە ئەڵقەیەکی تری بەرنامەی قورجی شێر بوو و پارەکە هی مام تۆفیقە مام تۆفیقم پارەی تۆیە تا بەرنامەیەکی تر خۆتان لەگەڵ